برانی بەڕێزم ئێمە کە سەیری کوردستانەکەین ئێستا کوردستان هەروەکو شوێنەکانی تری جیهانی مسلمان وایە لەو سەری ئەندۆنیسیا و بەو سەری مەغریب هەر ئەوەی هەیە کە لەناو ساحەی کوردستانی خۆمانایی بینین ساحەکان درەنگ و زوو قۆناغەکانیان کەوتونەتە سەر قۆناغێک ئەو ململانەی ئێستا دژ بە ئیسلامەکرێ لە کوردستان لە سوکایەتی کردن بە قورئان بە ناوی خوا و بە پێغەمبەران دەوڵەت لە پشتێوێتی ئیدارە لە پشتێوێتی نێچیروان لە پشتێوێتی پاراستن لە پشتێوێتی مسعود بەرزانی و جەلال تاڵەبانی لە پشتێوێتی ئەم دەسەڵاتەی دژی ئومەتەکەیە بە قەولی بورهان غەلیۆن ئەمان کۆنە ئەمە 100 ساڵ لەمە و پێش ئینقلابە عەسکەریەکەی بەسەر سوڵتان عەبدولحەمیدا کرا لە 1980 بوو بە سیستمێکی ئینقلاباتی تری عەلمانی بە پرۆژەیەکی نەتەوە پەرستی هاتنە ناو ساحەی ئیسلامی حتا ئەو میلەتانەی کە نەتەوەیەکیان تیانە بوو وەکو میلەتی هندستان هاتن ناویان نا القەومیە الئیسلامیە بۆی لەسەر ئەساسی ئیسلامیەکە وەکو قەوم کۆ ببنەوە بەڵام هەرواش کۆ نەبوونەوە چکە کابرای مهاجرین لەوێ کە ئێستا حیزبێکیانەیە ئەڵتاف حوسێن سەرۆکیەتی لە پاکستان هەر بە ناوی حیزبی مهاجرینەوە ئیشەکە خەڵکەکە هەمووی لە ئیقلیمی سندە ژین لە کەراچیە ژین بەڵام بۆ خۆیان ئینتیمایەکیان بۆ خۆیان دروست کردەوە ئینتیمایەکی وەکو قەومی پێوترە ئینتیمای مهاجری هەرچەنە مهاجری نانارێکە لە شوێنێک ئەمەش تەماشاکەی ئەم مەشروعە قەومیە کە هاتە وڵاتی مسلمانان و دوای ڕمانی دەوڵەتی عوسمانی هەر لە سەرەتای ئێوە مەشروعێکی عەلمانی زۆر جارمان ئەمە تیکرار کردەوە وتمان 1980 کە ئینقلابە عەسکەریەکەی شەوکەت مەحموود کرا نامی کەمالی تورک و عەبدوڵڵا جەودەتی کورد و محمود شەوکەتی عەرەب و ئیبراهیم تەمۆی شەرکەسی و ئەمانە هەموویان کە ئینقلابەکەیان کرد تەغزیەکراوی ڕۆژ ئاوا بوون بۆ زاڵبوون بەسەر سوڵتان عەبدولحەمید و دەوڵەتی عوسمانی ئەمە ئینقلابی یەکەم ئینقلابی دووهەم بە هەموو شێوەیەک پشتی مستەفا کەمالیان گرت بۆی مەشروعەکەی لە ئەنقەرەدا بمەزرێنێ و پەرلەمانی لە ئەنقەرە دروست کرد و حکومەتی لەوێ ئەعلان کرد ئیتر لەوێوە ئیلغای خلافەتی ئیسلامیش بەڕەسمی کرا لە 1925 مەشروعاتێک کە لە وڵاتانی ئێمە هەمووی دروست بوو لەژێر چاوی ئینگلیز و فەڕەنسا و ئەمانەیە تەواویتر لە 1925 ڕەزا شاه هاتبوو بۆ سەر حکم لە ئێرانە مستەفا کەمال هاتبوو بۆ سەر حکم لە تورکیا مەلیک فەیسەڵیش حکومەت دروست بوو وەلەو بەینا کورد مەشروعە قەومیەکەی نەک فەشەلیەنە بواریان بۆ نەکردەوە کە دەوڵەتی خۆی دروستکە هەتا ئەم زەمانەی ئێستا کە ئیدارەکەی هەمان ڕۆڵە بینێ کە ڕەزا شا بینی کە مەلیک فەیسەڵ بینی کە مستەفا کەمال بینی ئێستا ئێمە لە مەدای ئەم 20 ساڵەیە سەبر بگرین بۆ 10 ساڵی ئایندەشمان چۆن لە هەموو وڵاتانی ئیسلامە میلەتەکان هەموویان بەبێ ئیستیسنا هەستیان پێکرد یەکەمین شتێک لە پرۆژەی نەتەوە پەرستی کە عەلەمانیەتی تەبەنا کردبوو یەکەم شت ئەو بریتی بوو لە شکست هێنانی لە بیناسازی دەوڵەتە ئەو مەشروعە عەلمانی کە هاتۆ میسری حکم کردووە هەتا دووە لەبەرەوە نەیتوانیوە بینای ئەو دەوڵەتەش بکاتەوە کە محەممەد عەلی پاشا پێشتر کردو کە محەممەد عەلی پاشا بۆ خۆی هەروەکو شەخصێ متەئەسر بوو بە غەرب بە فەڕەنسا بە تایبەتی بەڵام میسر بۆ خۆشی هەر دەوڵەت بوو ئەو مەشروعە عەلمانیەتی هاتۆتە مەغریبەوە یا چۆتە ئەندۆنیسیاوە هەر شکست خواردوو بووە لە بیناسازی دەوڵەتێکە کە بتوانێ وەکو لوکسمبۆرگیشی لێبێ کە لوکسمبۆرگ لە کووران بچووکترە و لە کارەزە و شت بچووکتر ئەمەی ئێستاش ئێمە وەکو شکستێکی پارتی وێچەتی و کوردایەتیوانانی عەلەمانی کوردی ئەیبینین شتێکی زۆر باشە
ئەمانە ئەگەر ئەم 20 ساڵە حکمیان نەکردایە هەروەمان نەزانی خەبات گێڕێکی زۆر دڵسۆزن لەو شاخانە حیفێ لێیانە کوژرێ ئێستا کەس پێیان ناڵێ حیفێ کوژران دوای فترەیەکی تر کە زیاتر شکست دێن و خەڵک جەرائیمی ئەوانی بۆ دەرەکی شوبات کە تەقینەوەکەی سەر پارتی وێچێتیە خەڵکانێک لە ناو کووردا ئەیکەن بە ڕۆژی خۆشی لەبەرەوەی بەجەستەی پارتی وێچێتی مجرمە تەقیوەتەوە هەروەکو چۆن خەڵکێک لە ناو تورکە تفو لعنەتی کەمالیزمەکە لە ناو میسرە تفو لعنەتی ناسریزمەکە لە ناو ئێرانە تف لە ڕەزا شاکە و مەشروع ئەلمانیا فاشلەکە یەکاتەوە و هەروها لە سۆمالە تف لە محەممەد سیاد بەریەکات و لە مەشروعی ئەوانە کاتۆ کە ئەلمانی بوون ئەمەش لە ناو کوردی شاوای لێت ئێستا ئەو شکستەی کە دیموکرات هێناوێتی لە ئێرانە سەبەبکەیە گەڕێتەوە بۆ ئەم فەشەلەی کە لەم دیو هەیە چکە کابرای کورد لەو دیو لە ڕۆژهەڵا دەپرسێتەوە کە دیموکراتی قسەی لەگەڵاکات و یایەکێکی تر لەوە حزابانە پێڵێتەوە لە کاکە تۆ تێ چیمان بۆ دروستی مؤسسەیەک هەروەکو ئەوانەی پارتی وێچێتی ئەتێ هەر عینەشت مەشروعاتە دروست بێتەوە هەموو قورئانەکەمان بدڕێنەوە بێن یەکەم شت لە شکستی خۆیانە پەلاماری ئیسلامەکەی ئێمە بدەنەوە خەڵک ئەو متمانیان پێ دروست ناکات و ئەوان شکست خواردوون لە دروستبوونی ئیدارەی دەوڵەت ئەمە تکرارەکەمە هەموو جارە برایانی بە ڕێزی من هەموو جارە ئێوە زەرورێ بە چاوی قەومیەکانیان بدەن ئەوەی کە ئەمانی کوردستانی ئێمەی لە باشوور ڕاگرتووە احتیلالە نەک پارتی وێچێتی هەمووتان قەناعەتتان لەسەر ئەوە هەیە کە لە سلەیمانیە پارتی و گۆڕان یان یەکێت زۆر باش لە یەکتریانەدا ئەگەر بێت و احتیلال نەبووە بە قیاس لەسەر هەموو عمری ئەم سیاست مەدارانەی کورد لەبەرەوە ئەو شکستەی لە ئەندۆنیسیاوە تاکو و مەغریب بەسەر پرۆژەی نەتەوە پەرستیە هاتووە کە ڕێبازی ئەلمانیەتی هەڵبژاردووە یەکەم شت شکستی بیناسازی دەوڵەت دووهەم شکستی ئابووریە لەبەرەوەی بۆ خۆی سیستمێکی اقتصادی نییە مەجبور بووە لەگەڵ دروستبوونی دەوڵەتەکەشا سیستمی اقتصادەکەی ئەوروپا بێنی بۆ جا ئایا بە سۆشیال انقلاباتی عسکەری چۆتە سەر حکم یان بە شێوەیەکی بزاوێکی لیبراڵانە غەرب پشتی گرتو هاتۆتە پێشەوە و سەرمایەداریەکەی کردو بە سیستمی اقتصادی لە وڵاتێکی داماوی ئێمەش ئێستا ئەم سیستمە اقتصادیە کە فەشەلێکی گەورەتر لە لای پارتی وێچێتی دروستەکە ئەمەیە کە زۆر جار وەکو نوکتەیەکی خەفەتبار ئەیڵێنەوە کە ماستی یۆنان لە هەولێرە فرۆشرێ لە کاتێکە هیچ گومان لەوانیە کە ئەبوایە ماستی هەولێر بنێرێ بۆ هەموو شەرق لەوسڵ ئەم شکستە گەورە اقتصادیە لە سەردەمانێکە بەرهەم ساڵح یان نێچیروان بەرزانی مەشروعەیەکی عەولەمەی اقتصادی بە کۆمپانیا زەبەلاحەکانی ئەو دەرێ کە ئەیان هێنە ناوەوە سنوور بڕن ئەمانە لەم سیستمە جیهانگیریەی ئێستایە هیچ جۆرە قەدر و قیمەتێ نەبۆ سنوور دائنێن نەبۆ میلەتان دائنن نەبۆ یاسایەک دائنن کە میلەتان داهێڕێژ لەبەر ئەمەشیان شکستێکی اقتصادی جگە لە شکستەکانی تر کە بە دوای ئەمەیە هاتوون بۆ نمونە ئەو هەموو زەرولوشەی کە دروست بووە 2000 ملیۆنێر لە سلەیمانی و 16 ملیاردێر لە سلەیمانی وەکو جەلال تاڵەبانیە فەرمێ دروست پێش 2 ساڵ لەمە و پێشە فەرمێ ئێستاش طبعا وەکو ئەمیبا ئەوەندەی تر زیاد بوون وەکو زەرو هەتا دێن زۆرتر ئەبن ئەم زەریار لوشانە ئێستا بەچی پڕە بنەوە ئەمە یەکێکە لە دوو مەڵەکانی سیستمە اقتصادیەکەی کە بە تەبعیەتی اقتصادی هێنرا شکستێکی تر بریتە لە بەرتیل و واستەکاری ئێستا هیچ شوێنێک کارت ناڕوە یا بە واستەکاری طبعا تەزکیەی حیزبیش بەشێکە لە واستەکاریەک کابرا سەیرەکەی لە شوێنەکە لە بلێو بارزان هەر پارتی مسەیتر هیچ کەسێکی تری لێ نییە
بەڵام تەزکیەی نزیکترین کەسی دیسان پێویست. کابرا ناتوانە لە سلێمانی پارچە ئەرزێک کە خۆیان داویانەتی معاملەی لە بەلەدێ بۆ بکە هەتاوەکو بەرتیل نەدا واستەی نەبێ یان وەرەقە حیزبەکەی ئەمەش دیسان یەکێکی کە لەو دوو مەڵانەی دوومەڵ نەک دوومەڵان لەو دوو مەڵەی کە سیستمی اقتصادی فاشلەکە هێناوێتی پێش هەر کستی پرۆژە دوومەڵێکی تر لەوە ئیفلاسی خەزێنەیە. هەر کەسێک کە ئەڕوا وەکو نێچیروان بۆ نمونە حکومەتی نوێ کە دێتە پێش سیرەکە حتا سیارەکان ڕۆشتون جگەلەوەی کە میزانی وەزارەتێ نەماوە. یعنی بۆ نمونە کابرا هاتوو ئێستا وەزیری زراعە تەعینەکە ئەو وەزیری زەراعەیە کە بەرهەم ساڵح تەعینیەکە سیرەکە وەزیری زەراعەتەکەی حکومەتی نێچیروان لوشی داوە حتا کورسی مێزەکان نەماون. ئەم سەر لە نوێ ئەبێن نەک میزانی وەزارەتەکە دانێتەوە ئەبێن لاندکرۆزەرەکانیش بکڕێتەوە کورسیەکانیش بە قنی مەسئولەکانەوە ڕۆیشتون ئەبێ سەر لە نوێ کورسی و مێزی تریش بکڕێتەوە بۆ ئەم دائیران. تۆ سەیری ئەممە ئەساتە ئیفلاسی خەزێنە شتێکی تری بەدوایە دێوەکو هەموو وڵاتی ئەفریقا وڵاتانی مسلمانان قەرزاریە. ئێستا ئێمە نازانین لەسەر ئەم دەوڵەمەندێتی پارتی وێکێتیەوە کورد چەند قەرزارە وەختێک دەزانین سندوقی نەقدی دەولی ئەڵێ ئەوەندە قەرزارن نێو فلان کۆمپانیا دێ ئەڵێ ئەوەندە قەرزارن. ئەمڕۆ مژدەی ئەوەمانە دەنە کە لە مؤتەمەری هەولێرە 150,000 شقە دروستە کرا 74 ملیار دۆلاری بۆ خرێت هاتوون بەڵام نازانین ئەم کۆمپانیا ئەو هەر ئەو کەسک و سۆرانن کە لەسەر تەلەڤیزیۆنەکانیان ئەیبینین و بریق و باقییان دێ بە پێکەنینە پلاستیکیەکانەوە مەقەس دێنن بە قماشێکی ملەوەنە ئەیبڕن و چەپڵیان بۆ لێدرێ بەڵام نازانین ئەمە وەکو مەعمەلەکەی تەعلیبی عەربەت 4 جار خوراوە بە فەریکە نۆکی هێشتا بەردی لەسەر بەردی داننرا و 4 جار ئەم مەشروعە کڕرا و فرۆشرا و خوراوە. ئەمەش یەکێکی تر لەو دوو مەڵەی کە سیستمی اقتصادیەکە دروستی کرد خۆی سیستمیش نییە ئەوانە جارە کۆمەڵی خەڵکن عەقڵی تیجاریشیان نییە بەڵام هەندێک تاجری تری خواردە لە میز چوونەتە تەنیشتیانەوە و ئاڕاستەیانەکرد چۆن عەقڵیان نییە مەقالەیە بنووسن چۆن عەقڵیان نییە پلانێدانن بۆ 5 ساڵی داهاتوو عەقڵی ئەوەشیان نییە ئەوەش بکەن ئەوەش بە هەمان کاتایکی چکە دێبیانە. یەکێکی تر دیسان لە دوومەڵی سیستمی اقتصادیەکەی کە لە کوردستانی ئێمەشا ئێستا هەیە نەبوونی پرۆژەی بەرهەمهێنانە. یعنی معقول نییە تۆ تەماتەی خۆتت هەیە ئێمە 25 ملیۆن لغم لە 5 ملیۆن لغم لە کوردستانە هەبوو بە پێی MAG کە منەظەمەیەکی لغم هەڵگرتنەوە بوو 5 ملیۆن لغم لە 92 لە کوردستانی ئێمە هەبوو کەچی هەر لە 92 6 مانگ بەسەر ئینتیفازەکەمانە تێپەڕ بوو 91-92 تەماتەی ئێمە چوو بۆ ئێران کەچی ئێستا تەماتە و بامێ و ترێ و هەموو شتێک لە وڵاتانی ترەوە دێت لەبەر نەبوونی پرۆژەی بەرهەمهێنا. ئێستا کورد خاوەن پارەیە وەکو ئەهلی خلیج غەنی و غەبیە نقطەیە لەسەرەوە نقطەکە بێنە ڕۆ خوار غەبیە عەقڵی بە هیچ مەشروعێک و پرۆژەیەکی وا ناشکە کە بەرهەمهێنانی پێوە بێ بەڵام پێی خۆشە فەخفەخە و خەم. بەڵام سەیری 20 ساڵی ئێران کەن و حەربی عێراق و ئێرانیشی لەسەر بوو بزانن بە 20 ساڵی ئێران قیاسکەنەوە لەسەر 20 ساڵی یەکێتی و پارتی کە شەڕی ناوخۆشیان هەبووە قیاسەکان چەند دوورن لە یەکترەوە هەر زۆر زۆر خەیاڵی دوورن لە یەکتر. یعنی سەیری کە ساڵی 2000 ئێران چەند چوو بۆ پێش ئەو نخبەیە ئێرانیەی کە قیادەی جەماوەرەکەی کردووە کە شۆڕشەکەی دروست کردووە کە ئیدارەی دەوڵەتەکەی دروست کردووە ئێستا دەوڵەتەکەی گەیاندۆتە ئاستێکی ئەوەندە بەرز بەرازیل کە چەپیەکان ئێستا حکومیەکەنەوە 100 ملیۆن کەس سەوتی داوە 100 ملیۆن کەس لە بەرازیل هەمووشی بە ئەلکترۆنی لە کالیفۆرنیا بە قووەتر
ئێستا ئێران لەسەر مستەوایەکی زۆر گەورە تێخڕ ئەو نخبێت توانیوێتی بیناسازی دەوڵەتەکەی بکات و ئەو کەسانەتان کە چووە بۆ ئێران لەگەڵ هەموو 5 ساڵێکا کە ئەچی بۆ ئێران سەیرەکەی مەشروعاتێک هاتۆتە پێشەوە فەرقی زۆر کرد لە ئیدارە و نەزمە لە یاسا و ڕێسایە لە تەکنۆلۆژیە لە چەکە لە هەموو جۆرە ئیش و کارەکانی دەوڵەتیە طبعا لەگەڵ ئەوەشا کە ئێمە بە مەشروعێکی فاشل ێزانی لە ڕووی ئیسلامی چونکە مەشروعێکی فاشلە لە ڕووی حەلکردنی کێشەی ئازادی خەڵکی و هەروەها ئیتنیەکان وەکو مەزهەبیان وەکو زمان وەکو قەوم لە هەردووکیانە فاشل بەڵام قیاسی ئەم ئیسلامیەی ئێرانی لەسەر هەر جۆرە قەومیەکی ئەندۆنیسیا هەتاکو ئەگاتەوە بە مەغرب قیاسێکی خەیاڵی چۆتە پێش زۆر خەیاڵی چۆتە پێش ئەمە شتێکی زۆر گەورەیە لەبەرەوە پرۆژە قەومیەکەی کانەوە کە ڕێبازی عەلمانیەتی تەبەنا کردبوون شکستی هێنا لە بینا ئەسازی دەوڵەتە شکستی ئەداتی تەنفیزی کە بریتێ لە حکومەت شکستی ڕێزگرتن لە یاسا و ڕێسا و دەستور شکستی داوەری کە خەڵکان هەمویان یەکسان بن لە دادگایە و هەمووشیان محامیان هەبێ هەمووشیان متهم نەبن 24 ساعت تێپەڕێ بەسەریانە یا 48 ساعت ئیلا تۆهمەکان لا معلوم ببێ لە کاتێکایکێکی وەکو کاگوەلی زاخولی 10 ساڵ و 7 مانگە لە لای پارتی سجنە بەبێ ئەوەی تۆمەتێکی خراپێتە پاڵ 10 ساڵ و 7 مانگ ئەمە فەشەلی کوردایەتی ئەوانانی کافرن کە مەشروعێکی عەلمانی فاشلیانە فەشەلی سێهەم لە پرۆژەی قەومیە شکستی ئاراستەی کۆمەڵگەکەیە ئەم شکستە دیسان شتێکی زۆر گەورەیە ئەم کوردایەتیەوانە فاشلانە 18 ساڵە لەسەر حکمن یان 19 ساڵ کەچی تاکو ئێستا نەیانتوانیوە ئاراستەی کۆمەڵگەکەوا لێ بکەن لە ئینتیخاباتە زۆرتر بە قسەیان بکەن هەمووی بە زۆرە برێنەوە نەیانتوانیوە کۆمەڵگەکەوا لێ بکەن تەبەنای فکر و سیاسەتی ئەوان بکات جار بۆ جار کەمەکەنەوە هەموو شکستێکیان بەرەو دواتر دێت لە جاتیەوە قیادەیەکی زۆرتر و گەورەتری بکەن ئەمە شکستێکی زۆر گەورە کە تۆ نەتوانی کۆمەڵگەکەی خۆت ئاراستەکەی لەبەرەوە دەستگاکانی دەوڵەت دژی ئومەتەکە بوو ئەم شکستەی کە بەسەر مەشروعی قەومیە هاتووە بە سەبەبی ئەوەیە کە دیکتاتۆریەتی مقنن کردووە یعنی شەرعاندووە ئەو دیکتاتۆریەی کە شەرعاندوێتی بە ناوی حیزب و بە ناوی دیفاعی دیموکراسی و بە ناوی بەرگریکردن لە دەستکەوتەکانی شۆڕش و دەستکەوتەکانی میلەت و لە ئەلەو قسە زلزلانەی کە شەو ڕۆژیان بیستی ئەمە عەزیزانی من فەشەلی ذاتی کوردایەتیەوانەکانە لەگەڵ ئەوەشە کە لە خارج دایمە دەستیان بە پشتیانەوە لە حفاظە گۆڕینیانەوە لە سەردەمی یەکەمی کوردایەتیەوانان کە هێشتا دارەدارەیان نەکرد بۆ حفاظەیان لە پێکرا لە زمانی عەبدوڵڵا جەودەت و ئەوانەوە 100 دانە ساڵە پەروەردەیانەکەن ئەوجا ئەمەی لێ پێیان 100 دانە ساڵ دارەدارە پێکردنیان فێرکردنیان ئاراستەکردنیان بە قووەتکردنیان فێرکردنیدان ئیدارە و دەوڵەتیان علاقات بۆ دروستکردنیان ئەنجا یارمەتیدانیان بە هەموو شێوەیەک ئەوروپا و ئێستش ئەمریکا یارمەتی ئەم پارتی وێچێتەی داوە ئەوجا ئەو دوو مەڵەی لێ دروست بوو کە هەمومانەی بین لە بەرامبەرە ڕەوتی ئیسلامی کە لە 1928 تا ئیمامی بەنا ڕەحمەتی خوای لێ بهاتەوە پێشوەکو منەظەمتر لەوانی پێشتر لە محەممەد عەبدە و جەمالەدینی ئەفغانی و پێشتریش طبعا لەوانی تر هاتە پێشوو ئیمام بەنا ڕەحمەتی خوای لێ بێ ئیخوانی دروست کرد پرۆژەیەکی تر هاتە پێشەوە کە پرۆژەی ڕەوتی ئیسلامیە
ئەم ڕەوتە ئیسلامیە لە بەرامبەر شکستی عەلمانیەتە بەتایبەتی دوای شەڕی 56 دوای شەڕی 67 دوای فەشەلی دەوڵەتە قەومیەکانی بەعس لە سووریا و عێراق دوای شکستی سۆشیالیستەکان لە جەزائیر و لە یەمەن و لە لیبیا و لەمانە ڕەوتی ئیسلامی بە قووەتر هاتە پێشەوە هەموو هیوا و ئاواتێکی مانەوەی بەخۆیەوە بەست. ئەمە شتێکی زۆر گەورەیە برایانی بەڕێزم، شتێکی غایە دەرەجە مهمە، چونکە غەرب کاتێک کە دەوڵەتی عوسمانیان ڕماند و ئیلغای خلافەتی ئیسلامیان بەڕەسمی کردەوە، ئەو کاتە وەزیری خارجی بەریتانی لە مەجلسی بڵین لە پەرلەمانی بەریتانیا وتی ئێمە توانیمان نێرکی ئەو هێزە دەربێنین کە لە ناو جیهانی ئیسلامە. ئەمە شتێکی مهمە کە کەرەزۆن ئیعلانی ئەوەی کردکەوە نێرکی قووەتەکەمان دەرهێناوە کە بریتێ لە ئیسلام. ئەوان وایە نەزانی کە نێرکەکەیان دەرهێنا، بەڵام ئێستا لە خودی تورکیاشە نێرکەکە دەرنەهات. هەموو چەکەرەکان لەسەر ئەو ڕواونەتەوە ئێستا. هەروەها لە شوێنی جەمال عەبدولناسر سەیری کە جەمال عەبدولناسر برایانی بەڕێز شف چ مەشروعێکی قەومی ئێوە هەندێکتان بیرتان نایە، بەڵام جەمال عەبدولناسر لە محیطەوە بۆ خلیت چەپڵیان بۆ لێدا کردبوویان بە پێغەمبەری قەومێتی نەعوذ بیلله، کەچی ئێستا هەر هەمان ناسریزمە یەک کورسی نەهێناوە، یەک کورسی لە بەرامبەرە ڕەوتی ئیسلامی تەنها ئیخوان المسلمین 89 کورسی هێناوە لە کاتێکا بە ڕەسمیش حیزبێکی ڕەسمی نیە. سەیری ئەم مفارەقە گەورێ ئەویان لەسەر حکمیش بوو ئەوەندە داڕماوە یاوەکو حیزبی بەعس ئێستا، بەڵام تەیاری ئیسلامی چەند بە قووەتر هاتۆتە پێشەوە هیوا و ئاواتی خەڵکەکەی سەر لە نوێ بەخۆیەوە ڕەبت کردو. دووهەم لە ڕەوتی ئیسلامیە بەرزبوونەوە و دەرکەوتنەوەی بە پێگەیەکی جەماوەری پانوپۆر، چکە ئیسلامی بە حکمی نوێژەکەی هەر لە ناو خەڵکایە. هیچ کەسێک ئێستا ناتوانێت بەیەکێکی وەک من بڵێ تۆ جەماوەرینی، ناشتوانێت پێم بڵێ تۆ بیرمەندێکی ڕۆشن فکرینی. یعنی ئەو کە سەیرێکی حاڵی ئەڵێ بیرمەندێکی نخبەیە ڕۆشنبیرێکی شعبی جەماوەرەکەش. ئەنجا نمونەی من مامۆستا سەلام مامۆستا عەلی باپیر مەلا فڵان مەلا فڵان بۆ نمونە مەلا عوزێر مەسەن حاجی کاروان فڵان، هەمووی ئەمانە نخبەیەکی شعبەوین. ئەم نخبە شعبیە سەیرەکەی ئەبێ حیزبێکی عەلمانی وەکو پارتی وێچێتی بۆ سەرۆکی کۆکاتەوە، ئەبێ حیزب بڕوا خەڵکەکە کۆکاتەوە بۆ ئەوەی بێن جوێ لەم کەسە بگرن. لە کاتێککە ئێمە خوتبەی جومعەمانێ، هەموو خوتبەیەکی جومعە، هەموو دەرسێکی ئێمە، هەموو کۆڕێکی ئێمە هیچ قاع و شوێن و جێگایەک نییە کە بیگرن. نەکە ئێمەش لە ئەندۆنیسیاوە بیگرە، هەتاکو مەغریب ئاوایە لەگەڵ ئەو هەموو زەختەی کە لە سەرمان کەوا بوو وەختێک ئێمە ئەبینی نخبە ئیسلامیەکە بیرمەندی نخبەیە و ڕۆشنبیری جەماوەرەکە پێگەیەکی جەماوەری زۆر بەرفراوانیشی بەدەستەوەی ئەم ئومێدەی تێگەڕاوە. سێهەم نقطە لە تەیاری ئیسلامیە لە شوێنی عەلمانیەتەکەی پرۆژە قەومیەکەیە ئەم تەبەنای خطابێکی سیاسی ئیسلامی کردووە بە پێی دید و تێڕوانینی ئیسلام. ئەم ئیسلامی هێناوەتەوە پێش. ئەم ئیسلامە هەرچەند خەڵسمی ئێمە محاولە بکە بڵێ ئیسلامی سیاسیە، بەڵام لەلای ئێمە ئیسلامی عەقیدەیە، ئیسلامی عیبادەتە، ئیسلامی شەریعەتە، ئیسلامی کۆمەڵایەتیە، ئیسلامی اقتصادیە، ئیسلامی وڵایەنەکانی ترێتی. خۆی من ناتوانین ئەم ئیسلامە وەرگرین بەبێ زەکاتەکەی، ناتوانین ئەم ئیسلامە وەرگرین بەبێ مزگەوتەکەی، ناتوانین ئەم ئیسلامە تەڕەحکەین بەبێ عەقیدەکەی. لەبەرەوە ئەو کەسانەی کە ڕەوتی ئیسلامیان هەڵگرتووە، ئەو نخبەیەی کە پێگە جەماوەریە ئیسلامیەکە ئاڕاستە ئەکا تەبەنای خطابێکی سیاسی کردووە کە لە دید و تێڕوانینی خودی ئیسلام هاتوو. ئیسلامیش بەو سیرە و تاریخە قوڵەی لە ناو جەماوەرە هەیەی
هیچ کەسێک لەو سەری ئەندۆنیسیا و هەتاکو مەغریب نەیتوانی و ناتوانێ وەکو جەماوەر منافەسەی جەماوەرەکەمان بکات بە شەرتێک ئێمە ئەو زەختە لە سەرمان لاچ بتوانین 5 ساڵ مخاطبەی ئەو میلەتانە بکەینەوە لەگەڵ ئەو زەختە زۆرەی کە ئێستا لە سەرمانە جەماوەریمان ئەوان هەر لێ ترس لە خیتابی سیاسیمان هەرە ترس دیسان ڕەوتی ئیسلامی لە شکستی ئەلمانیەکانە توانی شتێکی تر تەرەحکە ئەمجارە کێشەکان و چارەسەرکردنیان کێشەی زانست و گەشەپێدانی زانکۆکان کێشەی نوێخوازی کێشەی پێشبردی سیستمە سیاسیەکان و ئیداریەکان کە ئەمڕۆ دەرچەیەکی شارستانێتەکەن کێشەی ڕەسەنکردنەوە سنووربۆدانی دانانی پەیوەندی کۆمەڵاتیەکان باوەڕبوون بە فرەدیدی ئەوەش کە ئێمە دایمە تەرحێکین وڵین سنووری من کۆتایی دێکە سنووری تۆ دەست پێک کاژڵێ نان و ئەمان بۆ هەمووان لە بەرامبەری ئەو شکستەی ئەلمانیا دێسە کردوێتی ئەو جورئەتی ئەوەی نییە ڕێگا بە ئێمە بدات و لەگەڵ ئەو هەموو زەختەش کە لەسەر ئێمەیە لەسەر ئەهلی ئیسلامە بە شێوەیەکی گشتی لە ئەندۆنیسیاوە تا مەغرب ئەبینی بە فەزلی خوای پەروەردگار ڕەوتی ئیسلامی توانیوێتی سەر لەنوێ کێشەکان و چارەسەرکردنەکان بخاتۆ بەردەستی خەڵکی نقطەیەکی ترکە دیسان کاریگەرە لە عەقڵی باڵتنی دەستە جەمعی جەماوەری خەڵکی موسیا و تا مەغرب ئەو ڕخنەیە کە ڕەوتی ئیسلامیەکان لە ئەلمانیەتی ئەگرن کە ئەڵێن پرۆژە قەومیەکەی ڕێبازی سکولەریستی هەڵگرت بوو خۆی ئەو تەنگژە و ئاستەنگانەی دروست کردووە کە گەشتگیرە و هەمولایەنی چژیانی ئینسانی لە کۆمەڵگەی ئێمە گرتووە ئەمەش بە سەبەبی ئەوەیە کە پرۆژە قەومیەکە تابعی غەرب بووە لە سەرەتایەوە کە دروست بووە ئاڕاستەی لەوە وەرگرت ئاڕاستەیەکی شوێنکەوتنە ئاڕاستەیەکی بەرنامە ڕێژیە کە ئەم بەز مونەفیزە وەکو ئەسپەکەی تەڕوادێ بەرنامەیەکی فکری شلۆقە هەتاکو ئەم تەبەنایەکە و شتی بۆ دروستەکە و جامعاتی بۆ دروستەکە فکرەکە لە غەرب بەتوێتەوە پوچێتەوە یەکێکی دێتە شوێن وەکو ئەوی کە ئەو خەڵکە کوردەی ئێمە شوێن سۆشیالیستیەکە کەوتبوو تا ئەمان سۆشیالیستی تێگەیشتن سۆشیالیستی بۆ خۆی ڕما وەرباچەو لەولا پیکی هەڵگرت و لە بناغەوە دەریێنە ئەو ڕخنەی کە ڕەوتەوانی ئیسلامی ئەیگرێتەوە لە مەشروعە قەومی ئەلمانیەتەکە ئەوەیە کە ئێوە لە ڕووی سیاسیەوە نەتانتوانی دەوڵەتێکی نوێ دروستکەن و ئەوەی کە دروستیشتان کردووە ئەو هەموو شکستەی کۆ کردووە لە بەرامبەرە سەرکەوتنێکی ئیسلامیەکان لە ڕێگایە هەیە ڕخنەی ئیسلامیەکان لە سیستەمی حکومەکە هەر لە حاکمەکە نییە ئێستا گۆڕانیش ڕخنەی لە حاکمەکە هەیە بەڵام ئێمە لە سیستەمی حکومەکە هەمانە لە سیستەمی حکومەکە و هەروەها لە سەلاحیاتی حاکمەکان و دەستگاکان دەستگایە دروستی کردو پارتی هەرنایە لە پەرلەمان کۆبێت بە تەوافق پارتی وێچێتی وەکو دوو شەریکە دز حکومەتی بەرهەم ساڵحان دروست کردو بەس هیچ نییە ینی بەرهەم ساڵح بۆ خۆشی ناتوانێت کۆسرەت ڕایە کرد بۆ یەکێت تەعینکا لە هەولێر ڕە ناتوانێت ئەوەش بکات چونکە هەولێری نازانێت دەبرە هەولێریش نەجێگای نابێت ئەنجا ئەو شکستەی کە پرۆژە قەومی ئەلمانیەتەکە لەو سەری ئەندۆنیسیاوە تاکو مەغریب دروستی کردووە بریتیە لە بەشدار نەبوونی سیاسی ڕێگانەکردنەوە بۆ فرەدیدی ڕێگانەکردنەوە بۆ چاودێری لەسەر حکم بۆ محاسبەی ئەو هەموو گەندەڵیە ئیداری و ئەخلاقی کە لەو کۆمەڵگەیە دروست بووە بۆ نەمانی مافی ئەقەلیاتەکان بۆ شکستەی کە بە سەبەبی ئیدعاکردنێکی زۆر کە مافی ئافرەتە دەن و نەشیاندا بە اعترافی ئەلمانیەکانی کوردستان ئیسلامیەکانی کوردستان ڕێژەی ئافرەت لە ئاراستەکردنی کۆمەڵکاریەکانە و لە پەرلەماناتە زۆرترە وەک لە ئەلمانیەکە پارتی چەند ئەلمانیە
بەڵام ژمارەی ئافرەتان لە ئیدارەی حیزب و دەوڵەتە ناگاتە یەکگرت کەوابوو لایەنی ئیسلامی توانی تەیاری ئیسلامی توانی بە شێوەیەکی گشتی ئەو ئومێد پووکانەوەی کە لە پرۆژەی قەومی ئەلمانیەتە میلەتەکان بینیان سەر لە نوێ لە ئومەتە موسڵمانەکە و ڕەوتەوانەکان و پێشەنگی ئیسلامیەکان دروست ببێت ئەم جارە خەڵکەکەمان هەست بەوە بکاتەوە چۆن ئێستا لە وڵاتانی ترە هەستیان پێکردوتەوە کە ئیسلام وەکو مەنزومەیەکی شارستانێتی تاقە ئەڵتەرناتیڤی ئەو سکولەرستیە کە هاتوۆتە وڵاتی ئێمە ئەمە نقطەیەکی جەوهەریە کە ئێستا ئێمە بۆمان دروست ناوێت ئەبێ ئێمە لێگەڕین 5 ساڵ بۆ 10 ساڵ مەشروع قەومیەکە فەشەلتر بێ شکستێکی زۆرتریش بخوا ئەو کاتە خەڵک هەست پێ ئەکا کە ئیسلامەکەی ئێمە ئەیهێنینە پێشەوە ئومێدێکی زیاتری تێئەگەڕن چونکە خەڵکێکی پاک سەرڕاست تیۆرێکی سیاسی وازح لەسەر پێگە ئیسلامیەکە و دید و تێڕوانینی ئیسلام دیاریکردنی کێشەکان و دیاریکردنی چارەسەرەکان مشاوەرەکردنی خەڵک ڕەسەنێتی و پێشبردی سیستمی ئیداری و سیاسی و ڕەفتارکردن و مامەڵەکردن لەگەڵ گۆڕانکاریە نوێیەکانە بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی خۆمان و دەوروبەری خۆمان و جورئەتی دروستکردنی ئەم پەیوەندیە ئەمانە هەمووی بۆ ئێمە ئەبێ بە زادێکی بەقوو